ئێمە وەکو خوێنکارانی زانکۆی ڕاپەڕین بە نیگەرانیەکی قوڵەوە لەشکرکێشی و بردومان و داگیرکاری سوپای تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان بە توندی ئیدانە دەکەین. پاڵپشت و پشتیوانین بۆ خوشک و براکانمان لە ڕۆژئاوای وڵات. ئەم جۆرە هەڵمەتی بربەریەی بۆ سەر هاوڵاتیانی سیڤیل و بە ئامانجگرتنی ژن و منداڵ و گەورە و بچووک و خاک و خەڵکی کوردستان بە بەرچاوی کۆمەڵگەی نێودەوڵەتی و زلهێزەکان جێگەی شەرمەزاریە کە بێ هەڵوێستن بەرامبەر ئەو پێشێلکاریە گەورەیەی کە لە بەرامبەر مرۆڤی کورد دەکرێت. لە کاتێکدا لە چەند ساڵی ڕابردوو گەلەکەمان بە شانازیەکی زۆرەوە پێشەنگی خەبات و قوربانی و بەرەنگاری بووە لە شکست پێهێنانی تیرۆریستانی داعش و هێنانەدی ئاشتی و سەقامگیری ناوچەکە و جیهان. بەردەوامی ئەو دۆخە نەخوازرا و سەربازیە و پەلاماردانی دەوڵەتی تورکی داگیرکرد بۆ سەر ڕۆژئاوای کوردستان زەمینەی زیاتر بۆ تیرۆر و تیرۆرستان دێنێتە ئارا و ئاشتی هەرێمایەتی و جیهان دەکەوێتە بەردەم هەڕەشەی جددیەوە. لە کۆتاییدا داواکارین یەکەم زلهێزەکانی جیهان ئەم پرسە بە هەند وەربگرن و ڕێگری بکەن لەم خوێن ڕێژیەی دەوڵەتی تورکی فاشیست کە لە بەرامبەر میلەتەکەمان لە ڕۆژئاوای کوردستان دەیکات. دووەم نەتەوە یەکگرتوەکان و کۆمیسیۆنی مافی مرۆڤ و ڕێکخراوەکانی تری تایبەت بە مافی مرۆڤ لە جیهان هەوڵەکانیان بخەنە گەڕ بۆ وەستاندنی شەڕ و وێرانکاری و خوێن ڕێژی. سێیەم لەم دۆخە ئاڵۆز و مەترسیدارە داوا لە هەموو هێزە سیاسەکانی کوردستان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و کوردستانیان لە سەرتاسەری جیهان دەکەین تەبایی و یەکریزی بپارێزن و نێوماڵی کوردی تۆکمەتر بکەن. هەموو هەوڵێکمان بخەینە گەڕ بۆ هاوکاری خوشک و براکانمان و بەکارهێنانی هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن لە پێناو ڕێگەگرتن لە تەشەنەکردنی مەترسیەکان بۆ سەر گەلەکەمان.